بەکارهێنانی پۆست و پلەپایە بۆ خۆدەوڵەمەندکردن و کاری بازرگانیکردن و وەبەرهێنان لە یاسا بەکاربەرەکانی هەرێم بۆ ئەو کەسانەی پۆستێکی حکومیان هەیە ڕێگە پێدراو نییە. بەڵام پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت ئەم یاسایە لە کوردستان کاری پێ نەکراوە و دەیان بەرپرسی حکومی لە پاڵ پۆستەکانیان کاری بازرگانیان کردووە. هەرچەندە لە کارنامەی کابینەی نۆدا هاتووە سزای ئەو کەسانە دەدرێت کە کاری بەڵێندەرایەتی و بازرگانی لە پاڵ پۆستەکانی حکومەتدا دەکەن، بەڵام نەک جێبەجێ نەکراوە، بەڵکو خودی کابینەکە و کارنامەکەی لە چاکسازی پاشەکشەی کردووە. یاسای خدمەی عێراقی، خدمەی مەدەنی، یعنی قانون الخدمة المدنية العراقية، ئەمە لە هەرێمی کوردستانیش بەرکارە، ڕێگە نادا هەر کەسێک کارمەندێکی ئاسایی دەوڵەتیش بێت کاری جگە لەو کاری کە لە فەرمانکانی دەوڵەتاییەکە هیچ کارێکی بکات. ئەم بەرپرسانی ئێمە کە لە هەرێمی کوردستانان کە بەناو هەرپیان ئەوترێ بەرپرس ئەمانە بە فێڵ و تەڵەکەیەکیوە ئەم کارانە بەڕێوە ئەبن کۆمپانیا دروستەکەن بە ناوی حیزبەوە، کۆمپانیا دروستەکەن بە ناوی کەسی ترەوە، کۆمپانیا دروستەکەن هەر وەهمیە. ئەمانە لە ڕێگای ئەم کۆمپانیانەوە کە هیچ جۆرە لە ڕووی بڵێن تۆمارکردنەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری و کۆمپانیاکان لە وەزارەتی بازرگانی لەوێ بە ناوی خۆیانە تۆمار نییە، عینێنن، لامێنن، جیمێنن، سیمێنن بە ناوی تۆمارێکن، کۆمپانیانە کەسێکە دێنن، ئەو کەسە دەکەنە کۆیلەی خۆیان، پارێکی ڕەمزی دەدرێ پرۆژەکە کارەکان بۆ بەڕێوە دەبا. جارێ هەموو کارنامەکانی حکوومەتەکانی کابینەکان ئەمە کابینەی نۆمە پێم وایە هەر هەمووی جوان بوو، بەڵام تا چەند جێبەجێ کراوە. ئەم کابینەی کە بەڕێز مەسرور بارزانی پێشکەشی کرد و بەرنامەکەی وەری گرت و بەرنامەکەی پێشکەش کرد تا ئەم لەحزەیە بەرەو پاشەکشە نەک ئەوەی ئەو بەرنامەی کە دایناوە نەیتوانی جێبەجێکە، بەعکسەوە بەرەو خراپتری بردوین. بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامیش بەردەوامی تێکەڵی بازرگانی و سیاست لەلایەن بەرپرسانی حکوومەتەوە بە شکستێکی دیکەی کابینەی نۆ ناو دەبات لەبەر ئەوەی نەیتوانیوە پابەندی بەڵێنەکانی بێت و بەرپرسان و بازرگانان لە یەکجیا بکاتەوە. نابێت بەرپرسانی وڵات ئەو کەسانەی هەر پۆستێکیان هەیە لە ناو حکوومەتە کاری بازرگانی و بەڵێندەرایەتی و وەبەرهێنان بکەن. ئەمە لە هەموو وڵاتێکە کارێکی نۆرماڵ و سەرەتاییە بۆ بەڕێوەبەرنی وڵات. چجای ئەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە کارنامەکەی خۆیانە ئاماژەیان بۆ داوە کە بە هیچ شێوەیەک نابێ ئەو کەسانی کە پۆستی حکومی بەڕێوە بن بەشداری بکەن لە کاری وەبەرهێنان و هەروەها لە کاری بازرگانیە. ئەمە پێچەوانەی کارنامەکەی خۆیانە بۆ بەڕێوەبەرنی وڵات و پێچەوانەیەکی یاساییشە وەکو کارێکی پۆستێکی حکومی کە بەکاربێنرێ بۆ کاری بازرگانی. جا لەمەش کە خەڵکی کوردستان لە ماوەی 29 ساڵی ڕابردووە ئەوەی کە بینیوێتی زۆرێک لە بەرپرسانی حکومی دەیان کۆمپانیان هەیە لەسەر ناوی تر بە ناوی ترەوە تۆماریان کردووە، بەڵام جاجار ئەچێتەوە بودجەی گیرفانی شخصی کەسەکە و پێگە پۆستەکەی بەکارهێناوە بۆ بەڵێندەرایەتی بۆ ئەو کۆمپانیانەی خۆیان کە بۆ ئەوان دەربچێ یاخود لە کاتی منافەسەیە ئەو کۆمپانیانی خۆیان تەنها ڕێگە پێدەن بۆ مۆڵەتیان ئێنێ کە بچەنە ئەو کایەوە. زۆرێک لە چاودێرانی سیاسی بۆ چوونیان وایە کارنامەکانی حکومەت دروست و بێگرفتن، بەڵام حکمت لە جێبەجێکردنیاندایە کە تاوەکو ئێستا خاڵەکانی ناو کارنامەکانی حکومەت جێبەجێ ناکرێن. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە سەعەتی دەوڵەتمەدار لە کوردستان بوونی نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.